نام سەرعان مەزید بەهایە دانیشتەی گوندی کاولۆکامە سەر بە قەزای ڕەواندۆز موالیدم 1975 خاوەن پێداویستی تایبەتم خێزانداریشم و دوو منداریشم هەیە ئەوە هەریاد و هەردەم ژیانم زۆر خۆش ئێستا زۆر الحەمدولیللا لەبەرەوەی زۆر مرتەعم بە ئیشە خۆمەوە ئیشەکە زۆرم پێ خۆشە ئەو کاتێکە دەورە بوو تقریبان 35 ساڵە ئەمن ئەو شەیەکەم یەکەم جار دەورەیان پێکردین دوایە دوکانیشیان لەودانان 3 مانگاش یارمەتیان دا یعنی پارەیان داینێ و ئاتا بچینە بکەینەوە سەر ئیش ئەو جاکە ئیشەکەن تەواو کرد پارەی دوکانەکەشیان لۆ گرتین کرێ دوکانیان لۆ گرتین و گوتیان لە خۆ ئیش بکەن ئەجا بەس ئەمن مامەوە ئەوی دیکەن هەمان وازیان لێهینە ساعتە شتێوە دێمە دوکانێ لێوێندەرەشە تا چمە سەجادەیەک کلۆفا تقریبان چارێکەکەم پێچی لێوێندەرەش سەدارەکان ڕائوەستم زۆر نەخۆشە تا سیارێک دێ دەگەست دێم سوارەبم ئەو کاتی کە دێمە ئێرۆکانە کەسێک دێ دەڕابەکەم لەوە کاتەوە ئەو جا دێمە ژۆرێ و ئەستمەوە سیارە تێگەینم سیارەکە دێتن دەگەرێت چمە خوارێ بەڵام بەخۆم قەپات ناکەم لەبەرەوەی بەس ئەوانە قەپاتەکەن تا خاوەن پێداویستی تایبەت نەبی نازانی ژیانی خاوەن پێداویستی تایبەت چۆنە السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. كوي باشي. سلامتي. بخير بتساوي من كوي باشي. تساوم وزعتك أحوال. يا ربي السلامة. ماشي بخير بيصير تساوم. واقع ورا قال بالساق إن شاء بقرتوش الله. سلامت بيجي تساوي من. سلامني براقة وري. تساو كم جن. على بيرا وكتلو ذاكر ديما. علي والله. والله جان. أوش بينا بيجو. يا ربي دستكان. یەک ساڵی وەکەوە ملیاتی بە نەخۆشی گرانەتا مۆلیاتە چارەسەریشی نییە چارەسەری هەبا چارەسەر مەکرد بە چارەسەری نییە بەس الحەمدولله سوپاسداش لە خوای گەورە زۆر باشەیەوە هەموو کەسەکیش خەساق نابی دەبی کەماندانشار هەبی سوپاسداش لە خوای گەورە ژیانم زۆر خراپە نەخانم هەیە هیچ ئیشیشاندا نییە دەباز ڕۆژە دوو پێراوە سێ پێراوە ئەوەش ناکاتە چ لەبەرەوەی ژیانم سەختە خانم نییە و هیوادارم داوا لە پەیوەندیدارەکەم هاوکاریم بکەن هەنەبی خانەش پێ بکڕم خێزانم بێت بچتە ناو کەسان هەموو ڕۆژێ هەیژین هاژین منە و کەسان هەموو